سڵاوتان لە بێتۆم کاتتان باش بینێرانی شارپرس هەڵبەت لە دوایەوەی کە زانیاریوە بڵاو کرایەوە کە کەسێک یاخود بازرگانێک لە ناو بازاری شاری سلێمانی و یاخود بازاری دراوی شاری سلێمانی بە بڕی 100 میلیۆن دلار دەبات و بە مەبەستیەوەی کە بە قازانج دیارە پێشتر مامەڵی لەگەڵ بەشێک لە بازرگانان کردو بە مەبەستیەوەی کە بە قازانج پارەکە بداتەوە پێیان پارەکە دەبات و ئێستاش هیچ بڕەپارەیەک نییە و قازانج بداتەوە بۆ بازرگانانی کە پارەکەی لێوەرگرتوون نامەوێت زیاتر زانیاری لەسەرم بابەت ئاشکراکەم دەمەوێت زانیاری زیاتر لەسەر ئەمە وەربگرم لە کاک جەبار گۆران و تەبێژی بازاری درا و کاک جەبار سڵاوت لێ بێتۆم کاتت باش سەرەتا جەژنیشت پیرۆز بێت کاک جەبار دیارە زانیاریەوە بڵاو کرایەوە ئەمڕۆ پەرلەمانتارێکی پێشووی کوردستان ئەوەی لە پێگی کۆمەڵایەتی خۆی لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک ئەمەژی بۆ کردووە کە بڕی 100 میلیۆن دلار لەلایەن بازرگانێک بەناو بازرگانێکەوە خۆی ئاماژی پێکردو دەبرێت و تا ئێستا هیچ پارەیەک نییە کە بیداتەوە بەو بازرگانانەی کە پارەکەی لێوەرگرتوون لە بازاری دراوی شاری سلێمانی دەپرسم کە ڕاستی و دروستی ئەم ڕووداوە چۆنە و ئەمانە بۆچی ڕۆدەن بەڕاستی بەڵێ سەرتا بەخێر بێن وەڵا خۆی ئەو مەبلەغە نییە کە بەڕێز کاک عەلی حەمەد ساڵح باسی کرد هەڵبەت من خۆم ڕاستەخۆ قسەشم لەگەڵا کرد ئەوەی کە پەیوەستە بە بازاری دراوی سلێمانی مەبلەغەکەی زۆر لەوە کەمترە دیارە ڕەنگە ئەنی قەبارەیەکی وا وەرگیرا بێت بەناوی بازرگانی و کۆمپانیای هاوپشکەوە ئەمانە بەڵام ئەوەی کە مەحسوبە لەسەر بازاری دراوی سلێمانی مانی ناگاتە 10 میلیۆن دلارێک بەڵام کۆمەڵە بازرگانی تریش لە دەروی بازاری دراوی سلێمانی پاریان داوە بە کەسێک بەناوی کۆمپانیای ئەنی هاوپشکەوە بەڕاستی کە بەداخەوە ئەنی منە ئەمای جارمە بۆ دوو خاڵی سەرێکی یەکێکان پەیوەندی بە ئاستی هۆشیاری و معریفەی بازرگانەکانەوە هەیە کە پێویستە بەرچاو ڕۆشنتر بن لە هەموو دنیا ئەگەر تۆ سەری کۆمپانیای هاوپشک و شەریکاتی مساهمە بکەی هەموو شتەکانیان شەفافە باگراوندی ئەو کۆمپانیا دیارە نەفەقات و ئیراداتی دیارە ڕوبحەکانی دیارە زەرەرەکانی دیارە بەڕاستی ناکرێت ینی تۆ هەموو بازرگانێک بێتە ناو مەیدانی بازرگانیە و پارێکی زۆر لە خەڵک وەربگرێ بە ئەنی هەنیوەک بڵێ ئیستیغلالی ناهۆشیاری بەڕاستی خەڵک و بازرگانەکان کە بە حەقەت ئەنی ئەمە بەشێکی پەیوەندی بەمەوە بەشێکی تریشی بەڕاستی پەیوەندی بەلایەنی حکومی ولایانی پەیوەندیدارەوە هەیە کە پێویستانی ئێمە ماوە ئەبینین ئەوە هەر لە هەولێر ئەنی لە ماوەکانی ڕابردووە ینی بازرگانی کۆمەڵێ ئەنی پارەی خەڵکی زۆری بر لە سلێمانی دەبە هەمان شێوە بەڕاستی پێویستە ئەمە لایانی پەیوەندیدار و حکوومەت هەنی ئیجراعاتی زۆر تونتر بگرێتە بەر ینی ئەمە زۆر گرنگە بەڕاستیە بێ هەڵوێستێکی تاوی لەسەر ئەنی وەربگرین بەڵام ئەوەی کە بەلای منەوە گرنگ بوو بازاری دراوی سلێمانی خۆتان نەزانن سوخڵ و مزداقەتێکی زۆری هەیە و زۆربەی زۆری چالاکی بازرگانی کە ئاراساکری ئێستا بازاری دراوەکانی سلێمانی بەڕاستی ئاراسەیەکە و خەڵکی وەکو بڵێ بازرگانی ڕەسەنیشی تیا لە بازارانە دەکە ئیشەکانیان ئەنی زۆر ئەنی جددیە و ئەنی ئەتوانن بڵێن کۆی پرۆسی چالاکی بازرگانی لەم بازارانی ئێمە ئاراساگرێ بەڵام بەداخەوە جارجاری ئەم بڵێ ئەم بازرگانە سکامانە ئەمانە دروستە بن کە فێڵ لە خەڵکەکەن و پارێکی زۆر ئەنی لە خەڵک وەرەگرن بەڵام ئەوەی کە باسکرا کە نزیکەی 100 میلیۆن دلار ئەو نەنیە ئەوەی کە پێویستە بە بازاری دراوی سلێمانی هەر هەمی ناگاتە 10 میلیۆن دلارێک بەڵام دیارە لە دەروی بازاری دراوی سلێمانیش کۆمەڵە بازرگانی تر پاریان تەسلیمی ئەم کەسە کردووەکە گوایە بە شێوازی مساهمە قازانج ئەنی بە شەراکەت ئیشان بۆ پێ بکە بەڵام تا ئێستا خەڵکانەوە پارەکانیان ئەنی بەدەست نەگەشتەوە ڕوبەڕووی زەرر و زیانی زۆر بوونەتەوە ئەم زانیارێنی کە لای تۆ هەیە پێش ئەم مامەڵێ چۆن بۆ کراوە بازرگانانە هۆشیاری ئەویان نەبووە کە ئەمە هیچ دڵنیای دیارە ئەمە کۆمپانیایەک بووە ئەمە دیارە کۆمپانیایەک بووە پارەی داوای لەم خەڵکە کردووەکو شێوازی مساهمە کۆمپانیای هاوپشک کە بەشداری بکەن لەم ئیشایە لەم کارەیە کە ماگانە ڕۆپ و قازانجی خۆیان وەرگن ئێستا تا ئێستا ئەوەی ئێمە ئاگادار بین هیچ کەسی ڕۆپ و قازانجی وەرنەگرۆوە تەنانەت پارەکانیشان بەڕاستی وەرنەگرێتەوە نزیکەی 3 مانگێکە نزیکەی 3 مانگێکە باڵە باشەکە جەبار خۆشت ئاماژت پێکرد لە هەرێمی کوردستان بەگشتی هەرچەنێمە پێویستە بە سلێمانیەوە بۆیە باس لە سلێمانیەکەین ئەم جۆرە بازرگانی ساختەکە لە زمانی خۆتان پێڵم بازرگانی ساختە لە ناو بازارەکانی دراودا بوونی هەیە پێشتریش زانیاری ئەو بڵاو کرایەوە کە لە ناو زێڕنگران لە بازاری دراوەکە هەتا هاتمە لای جەنابیشت معلوماتی ئەوم وەرگر کە جۆرێک لە بازرگانی ساختە لە ناو بازاری دراوی شاری سلێمانیدا هەبوو لە ڕێگەی گروپی واتسئاپ و کۆمەڵێک ئامێرەکانی تر ئەلکترۆنیکە بەکاردێنن لەمەدا بۆ بازرگانی ساختە ئەمە تا چەند هەوڵدراوە کۆنتترۆل بکرێت تا چەند ئێوە دەنگتان گەیاندۆتە لایانی پەیوەندیدار بۆمی کە ئەم دیادێنە مێنەوە خۆشتانەڵێن بازاری دراو نەکرد لە شاری سلێمانی لە هەر شوێنە بێت جموجۆڵی بازرگانی تێدا هەیە و گرنگە ئێمە دوولانی سەرەکی هەیە لایەنێکیان پەیوەندی بە ئاسی هۆشیاری و معریفەی بازرگانەکانەوەیە و بەشێکی تریشی پەیوەندی بە لایانی پەیوەندیدار و حکوومەتەوە هەیە کە ئەو کەس
کەسانی کە بازرگانی سکامەکەنیان بۆ نمونە کۆمپانیای سکامدا ئەمەزرێنن بۆ چاوبەستکردن لە خەڵک و فێڵکردن لە خەڵک و پارەوەگرتن لە خەڵک بەڕاستی پێویستی ئیجرعاتی تون بەرامبەر بکرێت چونکە ئێمە دوجار ئەومان لە بیر نەچێت مەسائلی بازاری دراوەکان لەسەر ئاسی ئیسلامی تەنانەت بازرگانەکانیش ئەمە دوجار وەکو بڵێ ئێمە ینی دوجار خزمەت بە ژەرخانی ئابووری ئەم وڵاتە ئەکەن بەڕاستی لە ماوەکانی ڕابردووە ینی چەندین حاڵەتی وەکو بڵێ فێڵکردن و ئەم جۆرە شتانە دروست بوو بۆ نمونە کەسێک ینی ئەچوە لای بازرگانی کۆمپانیایەکی کاڵاو کەلوپەل چوو کاڵاو کەلوپەلی ئەکڕی ئەیوت بۆ نمونە بای 10,000 20,000 دلار کاڵاو کەلوپەلی ئەکڕی دوای ئەوەی کە بڵێن بارەکەی بۆ بارێک و کاڵاو کەلوپەلەکەی تەسلیمە کرد ئەوی پارەکەم تەسلیم کە ئەوی تۆ پەیوەندی بە فڵان بازرگانەوە ئەکەم لە بازاری دراوی سلێمانی ئەو زەمانەت و کەفالەت مەکا بەڕاستی هەر لە موبایلەکەی خۆی دەرێنە پەیوەندی پێوە ئەکرد سەیری ناوەکەی کرد هەمان ئەو کەسەیە کە بڵێن کۆنتاکتی لەگەڵ بازرگانەکانە هەیە پەیوەندی پێوە کرد ئەیوت ئەوە من کەفیلی فڵان کەسم کاڵاو ئینا کەلوپەلەکەی بەرێ بەڕاستی ئەویش لە سەد زەوی ئەو پەیوەندیێرە کاڵاو کەلوپەلەکەی بۆ بارەکە بەڵام کە کاتێک ڕاستەوخۆ بازرگان تەلەفۆنی بۆ بازرگانی بازاری دراوەکەوە کردەوە سەرکە ئەو کەسە نییە بۆیە بەڕاستی ئەمان سەداسەد پەیوەندی بە معریفەی ئەو بازرگانە خۆیەتی ناکرێت تۆ بەڕێز موبایلێک تەسلیمی من کەی بڵێ لەگەڵ فڵان کەسا قسە بکە ئایا چی دڵنیایەکە ئەو کەسە ئەوە ڕاستە لەوانێ ناوەکەی بەناوی ئۆتۆمار کرابێت ژمارەیەک لەسەر موبایلەکە دانرێ بە هەمە ژمارە بێ بەڵام ڕەنگە ئەو کەسە ئەو نەبێ بۆیە ڕاستەخۆی تۆ پێویستە لە ڕێگای موبایلەکەی خۆتەوە پەیوەندی بە ئەو کەسە بکەی کە کۆنتاکتت هەیە لەگەڵا بۆیە لە ماوەکانی ڕابردوو ئەم حاڵەتانە میشکلاتانە دروست بەڵام ئێمە ڕووکردنەوە بەرچاوڕۆشتنی باشماندا بە هەم بازرگانەکانیش و هەم بە کۆمپانیەکانی ئاڵوگۆڕی دراویش ئێستا تا ئاستێک بەڕاستی ئەتوانین بڵێن بەرچاوڕۆشتنێکی باش هەم لەسەر ئاسی بازرگانەکان و هەم لەسەر ئاستی نووسینگەکانی ئاڵوگۆڕی